ئەگەر بمانەوە کەسێک بناسین تەنها ناتوانانی لە ڕێی نوێژ و عیبادەت و عومرە و حەج و خێر و سەدەقە و قسەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بیناسیتەوە. خەڵکی وای لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەولیایە لە ژێریشەوە هیچ سیقەیەکی نییە، زۆر خراپە. دەڵێ لەگەڵ ژنا باش بن، ژنەکەی بەدەستێەوە لە ماڵەوە داماو بووە. دەڵێ لەگەڵ برادەرا باش بن، لەگەڵ برادەرا زۆر خراپە. ئەڵێ لەگەڵ دراوسیا باش بن، لەگەڵ دراوسیا خراپە. ئەڵێ لەگەڵ دایک و باوکە باش بن، خۆی زۆر خراپە. بۆیە قسە تەنها قسە نییە، بە قسە ئینسان پێشکەوتوو نابێت تەنها ئەگەر بەتایبەتی قسەیەک بڵێ و قسەکەی ڕاستیش نەبێ وا نەبێ. ئەگەر بتەوێ چۆن کەسێک بزانم کەسێکی باشە، چۆن هەڵی سەنگێنم، بزانم ئەم نوێژ و عیبادەتە، ئەم عومرەیە کە دەیکات، ئەم هەموو شۆکردنی مزگەوتە، ئەم ڕۆژوگرتن و برسێتیە کاریگەری بەسەریوە هەیە یان نییە، گۆڕاوێت یان نەیگۆڕاوە. لە چی کاتێکا بۆم دەرەکەوێ؟ ئەو کاتێکە بیتە دراوسەی. دراوسێتی زۆر گرنگە. دراوسەی کەسێک بی ئایا ئەم کەسە باشە یا خراپە. ئیتر ئەم دراوسێتیە لە خانووی ماڵا بێت یا لە دوکان. جارێ لە دوکانایە کابرا دوکانێن دراوسێ یەکن کاکە ڕێزی لێ بگرە، خۆ تەنها ئەمیش وەکو ماڵەکە دراوسێتە، ڕێزی لێ بگرە، حورمەتی لێ بگرە، دڵی مەشکێنە، ئازاری مەدە. یا لە کاتی سەفەرە دراوسێتی کەسێک دەکەی، هاوڕێتی کەسێک دەکەی بۆ دەرەکەوێت چۆنە. یاخود لە کاتێکە تۆ تەڵەبەی لە قسمی داخلیت چەند ساڵە لەگەڵ تەڵەبەیەکە ئەبیت بۆ دەرەکەوێت میسانت چۆنە. بەهۆی ئەم دراوسێتی و ئەم هاوڕێتی و کە بەیەکەون ئەو مرۆڤە دەرئەکەوی مرۆڤێکی چۆنە. یعنی مرۆڤی وا هەیە. ئیمامی عەبدوڵای کوڕی مبارەک دەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ، پیاوێکە بوو حەزمە کرد بیبینم، یعنی ئەوەنەم پێ خۆش بوو بیبینم ئەمجا بڕۆمە بەهەشتەوە. بەس وەڵڵی کاتێککە بینیم وتم خۆزگای نەمبینیایە، ئەوە نەبوو. خەڵکی وا هەیە زۆر بە باشی ئەزانی، بەس کە سەفەرێکی دوو ڕۆژ سێ ڕۆژی لەگەڵا بکەی هەر لەبەر چاوتەکەوێ. سبحان الله، خەڵکی وایە دوو ڕۆژ سێ ڕۆژ لەگەڵ یا بسەفەر بکە، ڕۆژی ئاوایە ناکە، دەستێ نەکاتە گیرفانیە. ئەمنە گیرە. ئەو میراتێک کە هەیەی نایەوێت دینارێکی لەسەر بکە، بە شلیەک و خۆی ئەشارێتە خۆی گێژەکە بۆی برادەرەکانی پارە بدەن، بۆی خۆی لە شتەکان بدزێتەوە. وازانێ پیاوێکی عاقڵە، کورە کاکە تۆ لە فەحز دەرنەچووی، تۆ مرۆڤێکی خراپی، تۆ مرۆڤێکی دەستنوقا و ڕەزیل و چروکی چاوچنۆکی. بۆیە ئەگەر بتەوێت کەسێکت بۆ دەرکەوێت، یا لە خود لە سجنە کابرا هاوڕێتی کەسێکا لە سجنە دراوسێتی، یا لە کاتی دەوامە، ئالەم کاتانە مرۆڤ دەرەکەوی مرۆڤێکی چۆنە، چاک چاک بۆ دەرەکەوێت. بۆی ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەو کاتێککە ئەو پیاوێک گوتی من شایەتی بۆ فڵان کەس ئەدەم کەسێکی باش. ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمووی هەل جاوەرتەهو، ئایا دراوسێتی ئەم پیاوەت کردو شایەتی بۆ دەی بوویتەتە دراوسەی تۆ بووە؟ وتی نەخێر. فەرمی تۆ لە مزگەوتا بینیتە، ئیمام عومەر فەرمی ڕەزای خوای لێ بێ لە مزگەوتا بینیتە ڕوکوع و سوجودی بردووە و ئاسانی کەسێکی باش، تەواو ئەوە سیفەتێکی باشە نوێژەکەی. بەڵام ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێ فەرمی مادەم دراوسێتی ئەم ئینسانت نەکردو شایەتی تۆ قبوڵ ناکەم، چونکە تۆ نایناسی، دراوسەی نەبوویتە. ئێستا هەر کەسێک لە ئێمە دراوسەکانی خۆی ناسی، بەخوا براکەی شت نەبێتە دراوسێت بە تەواوەتی نایناسی، چونکە کاتێکە ژنی هێنا و یاخود خوشکەکەت شووی کرد ئەو کاتە دەرەکەوێ مرۆڤێکی چۆنە، لەوانەیە گۆڕانکاری بەسەرا بێ و عازەبی نەبێ. بۆیە ئەگەر بتەوێت هەر کەسێک بناسی حتا دراوسێتی نەکەی، هاوڕێتی نەکەی، لەگەڵ یا سەفەر نەکەی، ئەم لاولا نەکەی، بۆ دەرناکەوێت. کەواتە ئەمە زۆر گرنگە. ئەو کاتە ئەزانیم ئینسانە باشە یا خراپە.